بسم الله الرحمن الرحيم. باسی هاوکردنی جوگەی ڕۆماتیزمی دەکەین کە پێی دەڵێن ڕۆماتۆید ئارترایتس یاخود التهاب المفاصل الرثوی. هاوکردنی جوگەی ڕۆماتیزمی کە جۆرێک لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم دەبتە هۆی هاوکردن لە جوگەکان بە دەرەجەیەک یاخود بە تایبەتی لە جوگە کچەکانی دەست و پێ دەداتن، پاشان لە جوگەی گەورەتر دەداتن وەکو جوگەی چۆک، جوگەی شان، جوگەی حەوز. دەکرێت لە ئۆرگانی دیکەش بدا وەکو چاو، وەکو دڵ. هاوکردنی جوگەی ڕۆماتیزمی هۆکارەکەی دیار نییە، بەڵام چەند فاکتەرێک هەیە دەبنەوە بۆی زیادبوونی ئەو نەخۆشیە بوونمونە بۆ ماوەی ئەوانەی خشک و برایان یاخود خزمی نزیشیان هەبی ئەو نەخۆشییان هەبیتن ئەگەری توشبوونیان بە هاوکردنی جوگەی ڕۆماتیزمی زیاتر لە خەڵکانێکی ئاسایی. هەروەها تەمەن، ئەو نەخۆشیە لە تەمەنی 30 ساڵی بەسەرەوە پێیا دەبیتن بە زۆری، بەڵام هەتا تەمەن گەورەتر بیتن هەتا ئەگەری توشبوون زیاترە بۆ نەخۆشیە. ئەو نەخۆشیە کە دەبتە هۆی هاوکردنی جوگەکان خۆی پیشان دەداتن بە ئەستوربوونی جوگەکان، بە سۆربوونیان، بە ئازار. بەڵام نیشانێکی تایبەت هەیە لە هاوکردن ئەویش ئەوەیە کە پاش ماوەک لە نەجوولاندن دەبتە هۆی ڕەگبوونی جوگەکە. نەخۆش پێویستی بەوەیە هەندێک بیجوولێنەوە هاتە نەرم دەبتەوە. ئەم نیشانەیە زۆر سبەینان پاش هەستان لە خەوێ کە فترەشی زۆر نەجوولایە زۆر هەستی پێ دەکرێت کە لەوانەیە هەتا ساعاتێک یاخود 2 ساعات بەردەوام بیتن ئەو ڕەگبوونە. نەخۆش دەبیت دەستەی خۆی بجوولێنەوە هێواش هێواش ئەو دەتانی کاری خۆی بکاتن. علاجی ئەو نەخۆشیە زۆر دەرمان هەیە بەکاردێن ئەو نەخۆشیە وەکو ڤیتامین دی، وەکو ئازار شکێن، وەکو ستیرۆید. بەڵام دوو گروپی سەرەکی هەیە، ئەوانیش پێیان دەڵێن دیمار و دەرمانی ڤایرۆزی. دیمار گروپەکن لە دەرمان وەکو میتۆترێکسێت و هایدرۆکسیکلۆروکوین و سەلفاسالازین، ئەوانە یەکەم سەر ئەوانە بەکاردێن. ئەو دەرمانە تایبەتمەندیەکیان هەیە کەەوە زوو ئیش ناکەن، پێویستیان بە مانگونیوە کە تا 3 مانگ هەیە تا کاری خۆیان بکەن. بۆیە نەخۆش ئەگەر استیفادەشی دەرمانەکە نەکرد لە هەفتەی یەکەم هەفتەی دووەم ناوی دەرمانەکە ڕاگری، ئەو دەرمانە بەخۆی کاتی دەبێتە ئیش دەکاتن، دەی بەردەوامی بداتە دەرمانەکە. عادەتەن ئێمە 3 تا 6 مانگ ئەو دەرمانەی دەدەین. ئەگەر نەخۆش کۆنتڕۆل بوو بۆ دەرمانە داریمان حاڵەکەی کۆنتڕۆڵکەین، ئەو لەسەر دەرمانە بەردەوام دەبیتن. بەڵام ئەگەر کۆنتڕۆڵ نەبوو حاڵەتە و هاوکردنەکە بەردەوام بوو، ئەو کات دەچێت سەر گروپی دووەم، ئەویش گروپی ڤایرۆزیەکانە، دەرمانی ڤایرۆزی. ئەو دەرمانە بەکو گروپی دووەم بەکاردێن لەبەر ئەوەی یەکەم ئاعراض جانبیان زۆرە، دووەم نرخەکەیان زۆر گرانە. و نەخۆش دەبی ئەوش بزانی کە هاوکردنی جوگەی ڕۆماتیزمی نەخۆشیی درێژخایەنە وەکو زەخم، وەکو سوکەری. هەر کاتێک عیلاجی ڕاگرت هاوکردنەکە دووبارە دێتەوە سەر هەڵدەداتەوە. بۆیە دەبی نەخۆش بەردەوامی لە عیلاجەکانی بۆ فترەشی درێژ. نقطەشی گرنگ هەیە لەو نەخۆشیە کە دەبی نەخۆش کە زوو هەستی بە حاڵەتانە کرد سەردانی دکتۆر بکاتن و زوو دەست بە عیلاج بکاتن، تاخیری نەکاتن. لە بۆی هاوکردنی جوگەی ڕۆماتیزمی ئەگە بەجێ بێدرێتن، چارەسەر نەکرێتن، دەبتە هۆی داڕوخان لە جنگەکان و خواردبوونی پەنجەکان. هەر جوگەک توش بیتن، یعنی بدایەتی لە پەنجەکانی دەست و پێ خواردەوەن، بەڵام دوایە دەستەکانی خوارد دەبیتن، احتیمالە چۆکی خوارد دەبیتن، حەوزی خوارد دەبیتن و هەروەها دەستە ئۆرگانەکانی دیکە. بۆ نمونە لە دڵ دەداتن، دەبتە هۆی هاوکردن لە پەردەی دڵ یاخود لە ماسوولکەی دڵ و زایبوونی دڵ. لە سیەکان بداتن، دەبتە هۆی پشیتەنژی. لە چاو بدات، چاو تووشی هاوکردن دەکات، تووشی التیهاب دەکاتن کە چارەسەرکردنەکەیان بریایەتی ئاسانە، بەڵام پاشان زۆر زەحمەت دەبیتن. ئەگەر لە ماوەی 3 تا 6 مانگی یەکەمی نەخۆشیەکە ئەو نەخۆشیە تەشخیص کرا و دەست بە عیلاج کرد، ئەو احتیمالاتانە زۆر کەم دەبنەوە. ئەو داشکانە، ئەو داڕوخانە لە جوگەکان زۆر بە تەخیر ڕوودا یاخود لەتایان ڕێی لێبگیرێتن و نەخۆش هەتا فترەشی زۆری ژیانی تانی ژیانشی ئاسایی بەسەر بباتن. بە هیوای سەلامەتی بە هەموو لایەک.